بابەتی خانمانە زیاتر يعني ما قصي لسر بكم زیاتر تۆ قسەی لەسەر بکە منیش ئەگە پرسیارێکم هەبوو دەیکەم لەسەر مەترسیەکانی هەرچەندە ئێستاکە ناوەڵا بڵێم بڵێمە کە تۆ زۆر شارەزا و باشی لەو بابەت ڕاستی بکەم هەندێک نەنە بە گشتی باز دەکەم زیاتر بابەتێکی خانمانەیە بەڵام ئێمە لە تیڤی ئێمە شەر بەکاری دێنین ئێستا ئەو مەیکەپ و ئەساسانەی کە هەیە ئێمەش ڕۆژانە بەرلەوەی بێنە سەر شاشە بەکاری دێنین بێگومان بەڵام باز لەوە دەکەین مەترسیەکانی ڕیکلامکردن بۆ مەیکەپ و کارهێنانی دروستی چۆنە ئایا ڕیکلامەکانی دروست نییە زیانەکانی چین ئایا تا چەند بڕوا بکەین بەو بەرهەمانەی کە لە ڕێی سوۆسیال میدیاوە ڕێکلامیان بۆ ئەکرێت و بە کۆمەڵێک ڕێکلام بینین ئێمە کەوینە داوی ئەوەی کە دروستە ئەم پرۆداکتە بە کەڵکی ئەو کێشەی من دێ بیکڕم ئایا دواتر ئەگەر کێشەکەم گەورەتر بوو ڕوو بکەمە کۆ بە کێ بڵێم ئەمانە هەمووی کۆمەڵێ پرسن لەلای و خانمانەی کە بە بەردەوام لە ڕێی سوۆسیال میدیاوە لە ڕێی ڕێکلامکردنەوە بەرهەمێکیان دەست ئەکەوێت سەبارەت بەم بابەتە لەگەڵ خات و ژیلە جواد شێروانی گفتوگۆ ئەەکەین کە خاوەنکارە و هەروەها شارەزاشە لە ڕێکلامی کۆزمەتیک بەخێر بەخێر بێژی لاخان یەک کۆڵ پرسیاری تایبەتیم هەیە ئێمەی خانمان ئێستا بەهۆی مەشغەڵەتی ڕۆژانەوە بەشێکمان هەم کاری دەرەوەکەین هەم کاری ماڵەوەکەین ئاسانترین شت بۆ ئێمە ئەوەیەکە لە ماڵەوە هەر بە ئەو ئامێرە زیرەکەی کە هەمانە لە بەردەستمانە مۆبایل لە ئایپادە هەرچێکە و شتێکە بەرهەمەی کە ئەمانەوێت لە جاتی بچینە بازار بسوڕێنەوە ئەو بەرهەمە هەر لێرەوە بیکڕین یەک کلیکردنە و ئەیکڕین و دێت دوایە ئەبین بە فلیم یا ناوین بە فلیم چۆنە مۆزوعەکە سەرەتا دەمێت دەستخۆشی لە کوردستان 24 بکەم کە میوانداریان کردم بەڕاستی زۆر خۆشحاڵم چونکە بابەتەکی زۆر گرنگە و هەندێک شتیش بووە بە دیاردەم دەکرێت باس بکرێ لایەنی کەم بتوانین هۆشداری بدەینە خەڵک بابەتی کۆسمەتیک ئامادەکاریەکە لە بۆ باشترکردنی پێست و قژ و ڕیزبەندیەکە لە نوێترین بابەتی کۆسمەتیک دەگرێتەوە با بڵێن جوانکاری تاوەکو چاودێریکردنی قژ و پرت نەک تەنیا تایبەت با بڵێن کۆسمەتیک یان جوانکاری تایبەتە بە ئافرەتان بەڵکو پیاوانیش بە هەمان شێوە بێبەرنین لە بەکارهێنانی جوانکاریەدا کرێماتە یان هەر شتەکە یان جەخۆرە هەمووی دەچێتە باری جوانکاریەوە با بڵێن نەک ئێستا دەمانەوێت ڕێگە ئاسان بی لە بۆ کڕینی شتەکان نەک هەر لە جوانکاری بابەتی کۆسمەتیک بگرە لە تەواوی بوارەکانی ژیانەمە لەبەر نەبوونی کات و لەبەر دوای ئاسانکاریانەدا دەگەڕین بەڵام گرینگە لە چێ دەیکڕین چۆن دەیکڕین ئایا ئەو بابەتی کە دەگاتە بەردەستمان با بڵێن ئۆرجیناڵە کە دەڵێن مەسەلەن تایبەتە بە فلانە شوێن ئایا بزەبت بارکۆدەکەی نەفسی ئەو شوێنەیە کە لێوە دەرچووە ئیش لەسەر بارکۆد بکرێ و ئیش لەسەر ئەو کەسەی کە لی دەکڕی بزانی چێیە ئایا شوێنێکی باوەڕ پێکراوە لەوەیەت و کاتەکە تووشی کێشەک دەبی بتانی لە چارەسەری کێشەکەی خۆت بکە یان لایەنی کەم بتوانانی چارەسەرێک وەرگری لەلای ئەوە باشە خاتوژی لە ئێستا لە زۆربەی بابەتەکان خەڵکانێکی بێویژدان هەنا دێن یان فروفێڵ تێدا دەکەن چۆن ئێمە بزانین ئەو بابەتێک کە بەدەستی ئێمە گەیشتووە هەمان ئەو بابەتەیە کە لە ناو مارکەکە لە ناو کۆمپانیاکە هاتووە بەبێ ئەوەی بکرێتەوە بەبێ ئەوەی گۆڕانکاری تێدا بکرێت چۆن ئەمە هەڵبێنین ئەم پرسیارە یەکەم شت کە باسم کرد پێشووترتم لە ڕێی بارکۆدەوە چونکە کاتێک کە بارکۆد لە دێ حتا با بڵێن ژمارەی ئەو جادەی کە ئەو کۆمپانیای لێ و دروست دەکرێتن دەبێ ئەوانە هەموو بدا ئەوە یەکەم شت بەڵام ئێستا یعنی من دەمەوێت لێرە شتەکان باسکەم لەوەی خەڵک هۆشیار بیتەوە فێڵ لەوەش دەکرێن قوتووەکە تەواو هەمان قوتووە بارکۆدەکە هەمان بارکۆدی ئۆرجیناڵەکەی بەڵام مەوادەکەی ناوی فرتوفێڵی لەگەڵ دەکرێت ئەوە کارێکی ئاوە ئاسان نییە کە تو دەیکڕی تەماشاکەی هەمووی بارکۆت مەزبوط هەمووی قوتووەکە تەواو مەزبوط ئەوە ئاسان نیە بتوانێت ئەتو دوو بابەت لێک جیاکەی و کامەی ئۆرجیناڵە کامەی فەیکەیان با بڵێن ئەوەیە جا لەبەر ئەوە ئیشی وەزارەتە ئیشی لیژنەیە یعنی کە شوێنێک دەبینن تازە کرایتەوە دوکانی کۆسمەتیکە مەفروزە لیژنە بچی سەردانی بکە مەفروزە ئەو مەوادە بە کوالیتی کۆنتترۆل دابڕوە ینی ئەوە بە گۆترەی نێتە بازار و زەرە زیان بە خەڵک بگەینی کوالیتی کۆنتترۆل هەیە دەبی بۆ فلتەرانەدا بڕوە هەتاوەکو بابەتەکی زۆر باش بگاتە دەستی باشە ئێمە هەمیشە وا ئەزانین
چۆنەڵێت باخی ماڵی دراوسێکە لەوەی ئێمە سەوزترە ماڵی فڵانکەس شتەکەی لە ئێمە باشترە هەر بۆ جلوبەرگ و بۆ کۆزمەتیکیش بە هەمان شێوازە شتێکە لە دەرەوەی وڵات بێ هەڵبەت ئەبێ باشترین بێت وە باشترینیشە وای لێگەینەوە بەمەرجێ ڕەنگە لە ناو خۆمانە لە کوردستانیشەوە هەنێ بابەتی کۆزمەتیکمان هەبێت کە لە کۆمەڵە مەوادی یاخود سروشتی دروست ئەکرێت تا چەندە وەکو شارەزایەک لە بواری کۆزمەتیک بابەتەکانی کوردستان ئەو پرۆداکتانی کە لە ناو کوردستانە هەن ئەو بەرهەمانی کە لە کوردستانە هەن بە بەرهەمێکی باشیان ئەزانی هەموو کات دەڵێم بابەتی سروشتی زۆر باشترە لەو بابەتانەی کە دەکەیتە مەنی با بڵێن مەواد حافیزەی تێدەکرێت تاوەکو تێک نەچێت تاوەکۆ نەکرێت سروشتی زۆر باشترە لێرەش دیسانەوە دەگەڕێمەوە سەر خاڵی یەکەم جار کە باسم کرد ئایا ئەو مەوادە چۆن دروست دەکرێت ئایا بە باشت دروست دەکرێت ئایا بە کوالەتی کۆنتترۆلدا تێپەڕیوە ئایا مەرجە تەندروستیەکانی هەموو تێدا لە بۆی کە تو شتێکی باش بەکاربینی هەڵبەتە دەستخۆشی لە زۆر خاتونی بەڕێز دەکەم کە ئێستا خەریکی دروستکردنی بابەتی سروشتی و ئەوانن بێگومان جێگەی دەستخۆشیە بەڵام نابێ مەرجەکانی تەندروستی نابێ یعنی هاان لە بۆ قازانجێکی خۆت فرتوفێڵک لە شتەکان بکرێ مەفروزە کە شتێک دەدێ بەرامبەرەکەت لایەنی ڕاستە کە کاتێک کار دەکەی وەکو خۆم خاوەنکارم لانی بەرژەوەندی تایبەت بەخۆم هەیە کات ئیش دەکەم لە بەروی کە بەرژەوەندیەکەم هەیە بەڵام بەرژەوەندی کەسی بەرامبەر نابێ لەبێ بکرێت لێرە دوو بەرژەوەندی مادی و معنەوی خۆمان مادیەن و معنەویش کەسی بەرامبەرەکە نابێت قەت لەبیر بکرێ ینی لە بۆی کە تووشی زەرەر و زیان نەبی بەرامبەرەکەت هەڵبەتە شتی زۆر باشیش هەیە لە کوردستان و یعنی ئەمە حەز دەکەین ڕۆژێک لە ڕۆژان پرۆداکتەکانمان مێت ئێن کوردستان بگاتە هەموو دنیا یانەوە خەونی هەمومانە بەڕاستی و دەستخۆشی لەوانش دەکەم کە ئیش دەکەن بەتایبەت ئێستا لە کوردستان باشە خاتوژی لە ئێستا دەبینین هەڵمەتێکی زۆر گەورە لەسەر ئاستی جیهان لە بۆ مایک ئەپ و برادەرەکانی دەکرێت ینی هەتا لە ئایپاتی منداڵەکان سیر بکەیت زۆرترین گەیمەکان ینی بۆ منداڵانی کەس بابەتی مایک ئەپە ئەمە هەردانەوە لە بناغەوە بە ڕیکلامکردن دەست پێ بکەن بۆی خواستی منداڵ ڕابچێشن بابەتەکە بەم شێوازەیە جیهان ئێستا خۆتان دەزانن هەمووی بچووکرێتەوە لە ناو سوۆسیال میدیا و تەکنەلۆژیا ئەوە دەستە بواری با بڵێن ڕێکلامکردنەوە ڕێکلامکردن خۆی ئەچالاکێکی میدیاییە لە بۆ قازانجی ئابووری یان با بڵێن پیشەسازی و بازرگانی یعنی با بڵێن بەداخەوە وای لێ هاتی هەموو جیهان چونکە ئەوە کاریگەری نەرێنی دەبی لەسەر منداڵ کە زۆر زوو خۆمان بە تایبەت کتان یعنی ئەگەر ئەوەش نەبی هەر خولیایەکی هەیە لە بۆ مەیکاپکردن کاتێککە منداڵ بووینەمە دەماندیت گەورەکان مەیکاپ دەکە حەزمان لێ بۆ ڕۆژێک لە ڕۆژان گەورە بین و مەیکاپ بکەین بەڵام کە گەورە دەبین پەشیمان دەبینەوە لەوەی کە بیرمان لێ کردیتەوە ئەکید کاریگەری نەرێنی هەیە هەموو جۆرە ڕێکلامە کە تەمەنەکە گونجاو نەبی لە بۆ بەکارهێنەران ئەکید بە کە زەرەری هەیە بەڵام ئەوە ینی ناتوانین ئێمە بڵین دەتوانین کۆنتترۆلی تەواوی ڕێکلامکردن بکەین باش خاتوژی لە باسی کۆنتترۆلکردنی ئەو جۆرە ڕێکلامانە کراکە ئەبێ ستیکەری پێوە بێت ئەبێ بارکۆدی پێوە بێت بۆ پێی کە جەنابیشت لە دەرەوە ئەژی ڕێکلامکردن لەوێ با بڵێن ئەگەر بەراوردی بکەین لە ڕووی سۆشیال میدیاوە لەگەڵ ئێرە جیاوازی چییە و چۆن ئەتوانن لەوێ دڵنیایی زیاتر وەربگرن و چی بکەین ڕێنمێنیەک بێ بۆ کەسانش کە بابەتی کۆزمەتیک لە ڕێی بازاری سۆشیال میدیاوە ئەخەنە بەردیدی هاوڵاتیان بتوان سوود لەو ڕێنمایی جەنابە وەربگرن بەداخەوە دەڵێم ئێستا ڕێکلامکردن لە ڕێی سۆشیال میدیا لە کوردستان لەگەڵ ڕێزم کە قسەی دەکەم بەجددی بێ سەروبەریەکی زۆری پێوە دیارە چونکە ڕێکلامکردن ئێستا لە کوردستان بووە بەچم کەسێک هەیە لە ڕێگەی خۆیەوە بە دوو قسەی ناشیا و بە دوو جوڵەی ناشیا و کۆمەڵێک بینەر لە خۆی کۆ دەکاتەوە خەڵکەکەش نازانم ینی تامەزڕووی چی ئەو شتانن هەتا شتێکی باش دەردەچی شتێکی کە دەردەچی تامەزڕووی نازانم یعنی چونکە هیچ کاریگەریشی ئەرێنی نییە لەسەر کۆمەلگا کە دوای ئەوەی بینەرەی لە خۆی کۆ کردەوە دەستەکە بە ڕێکلامکردن ڕێکلامکردنەکی بێسەروبەر بە هیچ شێوێک نازانێت ئەو مەوادێک کە لە دەستێتی و ڕێکلامی دەکات لە چێوە هاتیە سەرچاوەکەی کوێیە ئایا ئۆرجینالە ئایا چێن ئەو کەسانی دەتوانن بەکاری بینن
زەرەر و زیانێت چییە بۆ ئەو کەسانەی کە فلانە نەخۆشییانە نابێ بەکاری بینن ئەوە بەجددی زیانی زۆرە و کۆمەڵە کەسانیش هەیە تووشی زەرەر و زیان بوونە بەڵام ڕەنگ نییە هەمومان هەموو ئەو کەسانێک کە تووشی زەرەر و زیان بوونە بێنە سەر شاشەکان و باسی خۆیان بکەن تەواو جیاوازە لەگەڵ ڕێکلامکردن لایمە باشە با بڵێن لە وڵاتی ئەڵمانیا ئەو جۆرە ڕێکلامە سۆشیال میدیایانە نییە دانیشێ بە دڵی خۆی و بە هەوەسی خۆی کامەی پارەی زیاد داپی بچە ڕێکلامی لێ بکات نەخێر هەموو ئەو کەسانێک کە ڕێکلام دەکەن باز دەدەنە حکوومەت هەمووی با بڵێن وەکو فەرمانبەرێکن لە لای حکوومەت لۆی هەر کاتێک کەسانێک تووشی زەرەرێک بوون بتوانێت بڵسن بڵێ لە ڕێی فلانە کەسەوە من تووشی زەرەر بوومە بتوانێت لە ڕێی یاساوە قەرەبووی بکاتەوە یان با بڵێن بارکۆدی خۆی لەسەرا هەر مەوادێکە لە دەرەوەی وڵات بێ لە دەرەوەی ئەڵمانیا بێت دەچێتە شوێنێکە پێی دەڵێن چۆل کۆنتترۆل کوالێتی کۆنتترۆل بە کۆنتترۆلدا دەڕوە بە فلتردا دەڕوە ئایا ئەو شتا مەسەلەن یەک عادەت بێ ئاساییە کوالێتی کۆنتترۆل دەکا هەتا لە بۆ خۆشت بێ زەڕیبە دەدەی کە لە دەرەوەی وڵات دێ بەڵام کە دانیشی بە کارتۆنێک لە وڵاتێکی کە بێ ئەوانە هەمووی بە فلتردا دەڕوە یعنی ئاوا بە حرەمەچی نایەتە ناو وڵاتی ئەڵمانیا هەتاوەکو کەسانێک لی سوودمەندێکی دارایی وەرگرن و زیانش زیان ئێستا دەبینین سۆبان زۆرترین بڕۆ بازارەکان بگەڕێ هەمووی بازارەکانی با بڵێ بنمونە باسی بازارەکانی هەولێر بکەین زۆرترین ئەو دوکانانەی کە دەبینین مەیکەپەکانە کۆزمەتیکەکان سیر دەکەی ئەوەندە زۆر بووە بە هەر کوچە کۆڵانێک دەڕۆی چەند دوکانێکی لێدا بۆ تۆ ئەمە پەیوەستە بە خواستی خەڵکەکە یعنی ئێستا خەڵکەکە بۆچی ئەوەندە تامەزرۆیە جارم بەو شێوازە نەبوو من داڵ بووم دەڕۆیشتم بۆ بازار هەتا دوکانێکم دەبینی ئەو کادیان و سۆرا و سپیا و هەتا دوکانێکی وات دەبینی ئێستا 50 کۆزمەتیک دەبینی یا هەر کەسە بێ بزنسێک بکات ئەزانی چی پێڵێن ئەڵێن سێشت هەیە یا بچۆ بواری جوانکاری یا بچۆ بواری خواردنەوە یا بچۆ بواری وەرزشکردن ئەو بابەتانی وای لێ هاتووە خەڵک چاوی چۆتە سەرەوەی کە بە بەردەوام ئەم شتە پێویستیەکە کە ئەبێ هەبێت و خەڵک خواستێکی زۆری ئەمە چۆن کاری لەسەر کراوە بەڵێ دەیگەڕێنەوە سەر دوو شت ئەوە یەکەمیان وەکو گۆچت مەسەلەن دەڵێن کاتەکە ئیشت کرد یەکسەر پەنابە لە بۆ جوانکاری یان خواردن یان بەداخەوە نازانم ئێستا وای لێ هاتیە خواستی خەڵک لە بۆ بابەتی جوانکاری زۆر بووە یعنی کۆمەڵە کەس یعنی کەم کەسانێک دەبینی کە جوانیەکی سروشتی هەبی ببێ مایکاپ ببێ هیچ دەستکاریەک یعنی هەمووی خەریکەش فەیسمان وەکو یەک لێ دێ کە دەڵێن ئەوەیە وای کردیا خەڵکەکەش بیر لەوە کاتەوە ئایا کامەی قازانجی مادی زیاترە پەناباتە بەر ئەو دەزانی ئافرەت بتایبەت ئافرەتەن و حتا پیاوانیش ئێستا زۆر پەنادەبەنە بەر بابەتی کۆسمەتیک و جوانکاری و خۆ جوانکردن و خۆ دەرخستن و ئەمانەش هەمووی دەگەڕێنمەوە سەرچ بابەتی دیسان و سۆشیال میدیا و خۆ دەرخستن لە ڕێگەی سۆشیال میدیاوە یعنی وامان لێ هاتیە بەڕاستی خواردنەک دروست دەکەین ئەگەر خواردنەکە ئەو ڕۆژەی سناپەچی بکەن جوانتر دەی ڕازێنەوە سفرەکە لە بۆی پیشانی خەڵکی بدەن ئەگەر خۆمان هەرەمەچی نان بخۆین و زۆر بە نۆرمالانە خواردنەکە دادەندرێت و ئەوە شوای لێ هاتی یعنی کە دەچێت شوێنێک زیاتر لە بۆ خۆ دەرخستنەکەیە لە ڕێی سۆشیال میدیاوە ژیانمان دوو دیوی هەیە دیوێک بۆ خەڵک دیوێک بزەبە دیوەک لە بۆ خەڵک و دیوەک لە بۆ خۆمان ئەو دیوێکە لە بۆ خەڵکە بە باشترین و جوانترین شێوە دەری دەخێن ئەو دیوێکە لە بۆ خۆمانە زۆر ئاسایی بەڕێی دەکەین جا ئەمە جێی داخە چونکە کاتێک تۆ ئەگەیتە ئەو قۆناغا ئەگەر لە خۆشی ناڕازی بێت چه سەری لاپەڕەکەی خۆی کاڵە نا من ئەم کەسە مهمەمە چەند شتی باشم کردیانی بەو شکڵە خۆی هەڵسەنگاندنیش بۆ خۆیەکات جا هەر لەناو بابەتەکەمانە ئەمانوێ زیاتر سەرنج بخەینە سەر بابەتە کۆزمەتیکەکان لەناو ئەم دنیا جەنجاڵی کۆزمەتیکە هەر ڕۆژە و پرۆداکتێک هەر ڕۆژە و بابەتێک هەیە ئەمڕۆ جۆرە ماسکارایەک هەیە بەیانی جۆرێکی تر هەیە تۆ ڕاهاتووی پێی شتێکی زۆر باشە بەڵام چوار کەسێک تر ئامۆژگاری دەکاڵە بۆ نمونە ئەم ڕمەیلە مەکڕە ئەم ماسکارایە مەکرە ئەم ئەلاینەرە مەکرە ئەمەی تر باشە ئێمە بە چیا بزانین کامە باشترینە کامە باشترینە لە ئەڵمانیا شوایە کاتێکە پرۆدەکتێک مەسەلەن دەردەچی دوای 2 مانگ سێر دەکەی پرۆدەکتێکی تازەتر هاتیە بە کوالێتێکی باشتر ئاساییە لەبەرەوەی ناتوانیت تو مەسەلەن 10 ساڵ لەسەر یەک شت بەردەوام بی 5 ساڵ لەسەر یەک پرۆدەکت بەردەوام بی ئاساییە نوێگەری هەیە تازەگەری هەیە
شتی باشتر و کوالەتی باشتر دەخرێتە بازار ئەوەکو منافەسەیەکە با بڵێن لە نێوان پرۆدەکتەکان شتێکی زۆر باشە هەموو کات منافەسەکردن لە ئیشکردن هەبی سەرکەوتن هەیە بەڵام منافەسەکردنێکی چۆن زیرەکانە و هوشیاربی و بزانیت چ دەخەیە بازار باسی چی دەکەی مثلا ئەوڕۆ ماسکارەیەک هەیە سێر دەکەم دوای دوومان ماسکارەیەکی کە دەرچووە بەڵام لەوەی پێشتر باشترە ئەوە شتێکی زۆر باشە بەڵام گرنگەوە لێرە بزانی کامەی ئۆرجیناڵە کامەی فێک نییە کامەی باڵێن لاسایی نەکرایتەوە لە وڵاتێکی دیکە بتوانی ئۆرجیناڵەکە بەکاربیێنی هەموو کات دەڵێن زۆر باشە خاتو ژیرەجا بۆ هیوایە کە ئەو ئۆرجینالیە لە ناخی خۆمانە هەبێت هەر کات ناخ جوان بوو دەراویشتەیە بۆ دەرەوە دێت و ئەگەر هیچ کۆزمەتێکیش بەکارێنی ئەو ننکانەمان هەیە کە ننکن ساتە موچایان چشتی تێکەوتەکە چ دەموچایەکی زۆر گەش و جوان چکە ناخێکی جوانیان هەبووە بۆیە بۆ هیوایی کە هەرچی کۆزمەتی کوشتەکانشە ئەگەرچی زۆر جار ڕەنگە ببێتە قسەکی سەرکاغەز قسەکی نامەنتەق بەڵام خۆزگا مەیکەپی ناخش دەبوو خۆزگا ئەمن هەموو کاتەوە قسەیە دەکەم دەڵێم خۆزگا مەیکەپ دەبوو لە بۆ جوانکردنی دڵەکان لە بۆ جوانکردنی ناخی مرۆڤەکان بەڕاستی شتی سادا دائیمەن فەیسی سادا تو مثلا جاری وایە کەسێک دێ سەرنجت زۆر ڕادەچێشی بە فەیس و بە دەموچاوی ئەوانە کە لەگەڵی دەدوێ پەشیمان دەبێت لەو دوو قسەی کە کردیشتە زۆر جار کەسێ ئەمن دەڵێم هەموو کات جوانی ناخ زۆر جوانترە لە جوانی ڕوخسار چونکە کاتێکە دەگەی گفتوگۆ لەگەڵ کەسانێک ئەوە گرنگە تا چەند لەگەڵت دەگونجێت تا چەند دەتوانێت خۆت یعنی ها بکەوێ دڵی یەکترەوە خۆمان دەڵێن کوردەواریانە دەمەوێت یەک بابەتی کە باسکەم لەسەر ڕێکلامکردن ئەوەیان زۆر گرنگە حەزم دەکرد زیاتر لەسەر قسە بکەم هیوادارم حکوومەتی هەرێم ئەوە بەجددی وەرگری ڕێکلامکردن بخاتە بە یاسای بکە واتە یاسایەک دەرچێت لە بۆ ئەو کەسانی کە لە سوۆشیال میدیا ڕێکلام دەکەن لەوەی هەر کاتێک کەسانێک تووشی زەرەر بوون لە ڕێی یاساوە قەرەبوو بکرێنەوە و ناکرێ هەر کەسەشیش لە برنج و شلە لێنانێک بێتە ڕێکلامچیەکی باش یان با بڵێن لە دوو قسەکردنی ناشیا و نەگونجاو بێ بە ڕێکلامچیەکی باش و با بڵێن لە ڕووی مادی و قازانجێکی زۆر بکات خۆ کورداوەریانە دەڵێن لە پڕێک دەبتە کوڕک ئەو شتە نابێ بمێنێتن و باز لەو کەسانە وەربگیرێ کە ڕێکلام دەکەن لیژنە پێک بێندرێ کۆمەڵە کەسانەکەن لە ناو کوردستان ڕێکلام دەکرێت باز لایانی کەم 120 لایەن وەربگیرێ لە بۆ ئەوەی کە ساڵانە ئەو باجە پرۆژەیەکی خزمەتگوزاری لێەوە دروست بێکی دڵنیاشم پرۆژەیەکی زۆر چاک دروست دەکرێت چونکە ئێستا وەرگرتنی پارە لە بۆ ئەو کەسانی کە ڕێکلام دەکەن زۆرە یعنی جاری وایە ستۆری $200 وەردەگیرێگە لە ڕۆژێکا 6 ستۆری بکە ئەگەر باز بدا ئەکیدم باشترینەکان پێشکەش $1000 وەرگیراوە لە ستۆری خاتوژی لەەوەی کە باسم کرد زۆر سپاس بۆ تۆ لەگەڵ قسەکانی بێگومان بەبێ زیادەوکەوە هەمووی هەر دروستە بەڵام پێویستی بە یاسایەکەیە بەتایبەت یاسا بۆ سوۆشیال میدیا چونکە ئەمانە هەموو لە ڕێگەی پلاتفۆرمەکانی خۆیانەوە دێن ڕێکلام دەکەن